ئامانجم ئەوە بوو ببم بە پزیشک بەڵام هەمووشت گۆڕا. ئەمەش نامەی ئەزیزێکە. من ئێستا لە زانکۆ مەرحەلە دووم. سەرەتا بەشەکەم کە ناوم لێی هاتەوە زۆرم ڕق لێ بوو چونکە من زیرەک بووم، چاوەڕێی سەرونە و هەشتمە کرد. بابەتێک ڕوویە هەمووشت سەر و ژوور بووە. زۆر گریام، زۆر ڕووخام، 88 بۆ هاتەوە. 3 مانگ بەس بیرم لە داهاتوومە کردەوە چونکە چیتر نەمەتوانی ببمە پزیشک. ویستم دانیشمەوە. دواتر بڕیارێکی زۆر سێرمە. زۆر سێری ڤیدیۆکانی تۆمە کرد و خۆشم زۆر کەسێکم حەزم لە فێربوون و تاقیکردنەوەی شتی جیاواز هەیە. وەلحاڵ هاوینەکەی زۆر بیرم کردەوە. دواتر بڕیارمە بچمە بەشی ئینگلیزی. بەڕاستی باشترین بڕیاری ژیانم بوو. کات بگەڕێتەوە هەر ئەم بەشە هەڵەبژێرم. زۆر هاوڕێ و کەسی باشم ناسی. زۆر شت فێر بووم. بەشدارم لە زۆرێک لە ڕێکخراوەکانە کرد. ئیشی خۆبەخشیمە کرد. ئێستاش پیجێکم هەیە بۆ فێربوونی زمانی ئینگلیزی. تەلەبە وەرەگرم بە VIP. ئەمانجی زۆر گەورەترم هەیە بەدی بێنم. من خۆم ئینگلیزیم باش بوو. هاوینەکەی باشترم کرد و ئێستاش ئەتوانم بڵێم کێشەم نێتیایە. بەس زۆر ماندووی کردم. وەلحاڵ ئێستا هەم دڵخۆشم، هەم کاری خۆم هەیە، هەم پلانی گەورەترم هەیە. هەم هەوڵی فێربوونی ئەڵمانی شەیەم. هەم کەسایەتیم زۆر گۆڕاوە. بەڕاستی دووبارە سپاسی ڤیدیۆکان دەکەم. ژیان لە دیدێکی ترەوە سێرەکەم. هەمیشە سپاسی خوا ئەکەم کە 88م هێنا. چونکە بەڕاستی بەشە پزیشکەکان هیچی بۆ من نەبوو. من توانای خۆم ئەزانم چەندێکە. ئێوە شەر چەندێکتان هێنا سپاسی خوا بکەن و هەمووش دکتۆری نییە. گرنگ قەناعەت و دڵخۆشیە. ئێوەش ئەو کۆلێژێکە لێ خوێنن، ئەو کۆلێژە بوو کە خەونتان پێوە ئەبینی. ئێوەش ئەتوانن چیرۆک و ئاماژگارەکانتان بنێرن بۆ پیجی مۆم.